ماوەی زیاتر لە 3 ساڵە 171 ڕووفاتی ئەنفال کرا و لە پزیشکی دادی بەغدان و ڕێکارە یاسایەکانیان تەواو بووە. بەڵام بە بیانووی جۆرا و جۆر تا ئێستا نەگەڕاونەتەوە. ئەمەش نیگەرانی تاقانەکان و کەسوکاری ئەنفال کراوانی بە دوای خۆیدا هێناوە و دەڵێن گەر هێنانەوەی ڕووفاتەکان قازانجێکی مادی بەرپرسانی تێدا بوایە لە مێژە گەڕابوونەوە. بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی شەیدان بەجددی خەمێ بخوا لەبەرەوەی کەسوکاری ئەنفال چەندها ساڵە ئێمە چاوەڕوانی ئەو یاسک و پروسکەی بگەڕێنەوە لە ئێستادا ئەگەر بێت و ئەو 171 نەفەرە نەگەڕێتەوە بۆی هەیە بێتە بەربەست بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی تریش. من داواکارم سەرجەمیان بگەڕێنەوە و گۆڕە بە کۆمەڵەکان شەڵدرێنەوە لەبەرەوەی ئەمە کەیسێکە ئەبێتە شاید حاڵێکی تریش بۆ ئەوەی کەوا هاشای لەکە کە ئەنفال نەکراوە کە ئەم شتەوانە ئەوە خۆی بەڵگەیەکی حاشال نەگرێکەوە نکۆلی لێ بکەی. هەر ڕووفاتێک لەو بەغایە لەو بیابانە بێتەوە من وەزان باوکو کەسوکاری خۆم تێگەی بەڵام ئەگەر هی هەر شوێنەکە با لێ بنێژرێ و داوا لە حکوومەت شەکەین بێتە سەرخەت نازانم ئەمە خەوی لێکەوتۆ کەی دێتە سەرخەت هەر گەلێ لە ڕابردوو کەم تەرخەم بۆ ئێساش کەم تەرخەم هەر ئەڵی خەوی لێکەوتووە نازانم ینی لە 100 یەکی تەواو نەهاتۆتەوە لە 100 یەک ینی لە 100 یەک نییە ێ باشە حکومەت تۆ لەو کاتەوە ینی گۆڕەکانش دیارن. لە ڕوونکردنەوەیەکی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمدا ئاماژە بەوە کراوە ژمارەیەک لە کەسوکاری ئەنفالکراوان و نوێنەرانی کورد لە بەغدا ڕێگرن لە گەڕانەوەی ئەو ڕووفاتانە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا نزیکەی 50 ڕێکخراوی بواری جینۆساید و کەسایەتی و چالاکانی بوارەکە لە ناو و دەرەوەی وڵات بەیاننامەیەکی ناڕەزایەتیان ئاراستەی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کردو داواکار بوون پەلە بکرێت لە گەڕانەوەی سەرجەم ڕووفاتەکان. وەزارەتی شەهیدان چۆن بڵێ ڕوونکردنەوەیکیدا لەسەر ئەوەی کە بەشێک لە پەرلەمانتارەکانی بەغدا ڕێگرن لەسەر ئەوەیان بەڕست کاک تەیموری ئەمە لەگەڵ هەمان داوەڕەوەکانی جەنابیان کە مەسەڵەی پشکنی دیێنەی بۆ کەسوکاری ئەنفال بکرێت تاوەکو ڕووفاتەکان بێتەوە بەڵام ئایا هیچ زمانێک هەیە کە ئەمە هەتاوەکو پشکنین بکرێت ئەو گۆڕان لەوێ بمێنێتەوە لەگەڵەوەی کە وەزارەتی شەهیدان بەیاننامەیەکی دەرکردەوە بەڕاستی نازانم من نیگەرانم لە بەیاننامەکەی جەنابیان چونکە یان ڕوونکردنەوەکەیان بۆیە ئەبێ بەجددی بێتە سەر خەت لەگەڵ کەسوکاری ئەنفال لەگەڵ ڕێکخراوەکانی بواری جینۆساید کۆ بێتەوە بڵێ ئایا ئەمانە ڕێگرەکانن. لە ساڵی 2013دا 90 ڕووفاتی ئەنفال کرا و لە پزیشکی دادی نەجەف بەهۆی شۆرتی کارەباوە سوتان و لە ناوچوون. ئەوەی ترسی لای کەسوکاری ئەنفال کراوان و ڕێکخراوەکانی بوارەکە دروست کردووە لە ئەگەری دواخستنی زیاتری گەڕانەوەی ئەو ڕووفاتانە بە هەر ئەگەر و ڕووداوێک هاوشێوەی ڕووفاتەکانی نەجەف مەترسی فەوتانیان لەسەرە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.